کاو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا لەگەڵ سەحابەکانە دانیشت بوو سەحابەیەکی بەڕێز لەو سەحابە گەورانە هاتوو دوور کات نوێژی کرد و هاو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی اذهب فصلي فإنك لم تصلي کابرا دوور کات نوێژی بۆ خۆی کرد بە بێدەنگ بەڵام دیارە پێغەمبەری خوا چاوی لێیەتی کابرا نوێژەکەی تەواو کرد و هاتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستی دانیشێ فەرمی هەستە نوێژەکە و بکەرەوە تۆ نوێژە نەکرد ئەگەر ئەمە بەیەکێ لە نوێژ خوێنەکانی خۆمان بڵین ئەڵێ مامۆستا نوێژم کرد تۆ چوزانی دوور کات دوورۆ کرد کاتما بە ئەرزاڵ تەواویشم کرد تۆ ئاگاشی لێ نەبوو باش خۆ پێغەمبەری خوا گوێی لێ دەنگێ کابرایە نەبوو بەس ئاگای لە حەرەکاتەکەی بوو فەرمی بڕۆرەوە دیسانەوە کابرا هاتوو دوور کات نوێژی کرد فەرمی بڕۆرەوە نوێژ بکە چکە تۆ نوێژت نەکرد ماڵوێرانیە بەڕاستی باوکی من وەڵڵاهی قوربەسەری ئاوا بچینەوە بەردەستی خوای گەورە حسابی خۆمان نوێژمان کردووە بەڵام چاوەڕێ بین لە بینی فاسیلی حەڵقەکانە بۆی کاتەکەمان نەڕوە نوێژەکە زوو بکەین بۆی کە حەڵقەکەمان لەکیس